دیارە ئێمە دوێنێ حوت فراکسیۆنی پەرلەمانی کوردستان یادداشتێکماندایە سەرۆکایەتی پەرلەمانی کوردستان کە کۆی پەرلەمانتارەکان دەکا 55 پەرلەمانتار کە بە هیچ شێوەیەکی لەگەڵ ئەوە نەبووین کە لابردنی پارێزبەندی لەسەر پەرلەمانتار هەر پەرلەمانتارێک بخێتە هیچ دانیشتێکی پەرلەمانی کوردستانەوە مەگەر ئەو پەرلەمانتارە تاوانێکی کەتنی کرد بێ دەنا لەسەر سکاڵای بەرپرسان لەسەر دەنگ هەڵبڕین بەرامبەر بە گەندەڵی بەرامبەر بە دز بەرامبەر بە ستەمکار ئێمە لەگەڵ ئەوە نین هیچ پەرلەمانتارێک کە بە پەرلەمانتاری پارتی دیموکراتی کوردستانی شەو کە کاگومێت خۆشناوە پارێزبەندی لەسەر لا ببرێ چونکە ئەوە بەڕاستی شکاندنی شکۆ و هەیبەتی پەرلەمان پەرلەمانتارە و ئەوە بێدەنگکردن و کبکردنی دەنجی پەرلەمانتارە کە لە ئەویش بەلای خۆیەوە دەنجی گەل و خەڵکی هەرێمی کوردستانە ئەی باشە چێ معانات و کێشەکانی خەڵک بە پەرلەمان بگەێنێ بە حکومەت بگەێنێ و چێ داواکارەکانی ئەو خەڵکە فەقیر و هەژارە بە حکومەت بگەێنێ چێ داکۆچیان بۆ بکە چێ دیفاعیان لێ بکە ئەگەر پەرلەمانتار باسی گەندەڵی نەکە باسی زوڵم نەکە باسی زیاساشکێنی نەکە باسی کوشتنی بەناحەق نەکە باسی دز نەکە ئەی باشە چێ باسی بکە بۆیە ئەمە پێمان وایە ئەمە بەڕاستی پرۆسەیەکی خراپە و بەرەو ئاقارێکی زۆر سامناکیش ئەم هەرێمی کوردستانە دەبا پێمان وابوو دەبوو ئەم سەرۆکایەتی پەرلەمان ئێستا کە دانیشتووە دەبوو بەڕاستی ئەو لە حکومەتی بپێچابایەوە و بیپرسی بایەوە کە حکومەت باشە بۆ لە دوو مانگ ناتوانانی موسە بدەیت باشە حکومەت بۆ ناتوانانی ئەو خاڵە سنوورانە زەبت بکەی کە بەدەیەها گەندەڵی بە سەدەها گەندەڵی تێدا دەکرێت یەک باری لۆری یەک دەفتەری لێ وەردەگیرێت بەبێ ئەوەی ڕسوماتێکی پێ بدرێت بەبێ هیچ بازێکی پێ بدرێت ئەو دەچێت دەجیفانی چێ ئەو تانکەرانەی کە بە شەو ڕۆژ ینی نەوت دەگوازنەوە دەیفرۆشن داهاتەکەی بۆ چێیە کاکە داهاتی هەرێمی کوردستان چێ دەزانێت چەندە داهاتی نەوت داهاتی ناوخۆ داهاتی خاڵی سنوور باشە ئەم پەرلەمانی سەرۆکایەتی پەرلەمان دەبوو ئێستا محاسبەی حکومەت بکە یان بە پێچەوانەوە ئێستا حکومەت محاسبەی پەرلەمانتار دەکا حکومەت داوا دەکات کە پەرلەمانتار حەسانی سلا بچێ حکومەت داوا دەکات کە پەرلەمانتار محاسبەی بکرێ بە درێژایی مێژووی ئەم هەرێمی کوردستانە ئەوە پێنجم خولی پەرلەمانە ئەم پەرلەمانە بەڕێزە نەیتوانیوە تا ئێستا بەرپرسێکی ئەم وڵاتە بەتایبەتی بەمەسم حکومەتەکە ئەو لێ بەرپرسیارە بداتە بێنێتە ئەم پەرلەمانە متمانە لێوە بگرێتەوە و دادگایی بکرێت دوو ڕۆژ تزم بکرێت ئایا بەرپرسەکانی ئێمە بە درێژایی نەو کابینە هیچیان گەندەڵ نەبوون هیچیان دزیان نەکردووە هیچیان زوڵمیان نەکردووە هیچیان ئەم هەرێمی کوردستانیان بەم ئاقارە خراپە نەگەیاندووە ئایا پەرلەمان دەبوو ئەمە وەزیفەی بێ یا حکومەت بێ ڕێژوێن بۆ پەرلەمان و پەرلەمانتار دابنێ و محاسبەی بکە کاکە وەزیر هاتەن پەرلەمانتارەی قسە بە پەرلەمان دەڵێ قسە بە پەرلەمانتار دەڵێ بە هەر حاڵ بەڕاستی ئەوە بێهەیبەتکردن و وەشکاندنی شکۆی پەرلەمانە ئێمە ئەم ڕووداوە بەڕاستی بە پێشاتێکی زۆر خراپ دەزانین و پێشمان وایە ئەوەی کە ئێستا ئەمڕۆ ڕووی داوە خراپتر لە 19 ئاب و لێکەوتەکانیشی لە چەند ساڵی داهاتوودا دەیبینی کە ئەم هەرێمی کوردستانە بەرەوچی دەبا بەرەو سیستەمێکی ئەمنی پۆلیسی دەبا کە کەس نەتوانێت قسە بکە و ینی کەس دڵنیا نابێ و ئارام نابێ و دڵنیایی نابێ لە هیچ شتێکی خۆی ئێمە وەکو کۆمەڵی ئیسلامی بۆ ڕایگەشتی ڕای دەگەێنین کە وەکو فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامی وەکو کۆمەڵی ئیسلامی لە پەرلەمانی کوردستان هیچ جۆرە فشار و چاوسورکردنەوەیەک ئێمە لە قەناعەتەکانی خۆمان و لە هەڵوێستەکانی خۆمان نامانهێنێتە خوارێ بەڵکو پتەوتریمان دەکا و سوورتر و بەردەوامترمان دەکا هەموو لا دڵنیا دەکەینەوە بڕوا بکەن ئێمە تەبیعەتمان وایە هەتا ینی فشار هەبێ و چاوسورکردنەوە بێ ئێمە ئارامترین و منترین و پێشمان وایە گۆم تاقول بێ بۆ مەلەوانی مەلەی باشتر تێدا دەکرێت دابزانی داخوا ئەم دەسەڵاتی گەندەڵ و دەسەڵاتی پۆلیسی بزانین چی دەکات ئێمە لە هەموو کاتێکادا ئەو کۆمەڵی ئیسلامیە کە ئێوە بینیتانە لە هەموو قۆناغەکاندا ئێمە بازی هەڵوێست و قەناعەتەکانی خۆمانمان داوە زۆریشمان داوە و ئامادەین بازی زۆر زیاتریش بدەین بۆ ئەوەی کە دیفاع لەم خەڵکە فەقیر و هەژارە بکەین بڕوا بکە کۆمەڵی ئیسلامی وەکو خۆی هیچ قازانجی نەکردووە بەمانەیە قازانجی مادی و پۆست و پلە و ئیمتیازات وانە بەڵام قازانجی ئێمە لەوەدایە کە ئەو هەژاری کە دەپارێتەوە ئەو
ئەو دایک و باوکە بەستە زمانەی کە منداڵی شیرەخۆریان هەیە دەگریە بۆ یەک قوت و شیری منداڵەکەی ئێمە دیفاع لەوانە دەکەین ئەگەر بەڕاستی سەریشمان لاشەمان ببێتەوە و ئێمە لەگەڵ یاسا سەروەرین بەڵام ئایا چی یاسا دەشکێنێ ئایا چی یاسا پێشێل دەکات خوا لایەنی بێدەسەڵات و معارزە یاسای پێشێل کردووە یان هەمیشە دەسەڵاتدار یاسای پێشێل کردووە هەمیشە دەسەڵات دەبێ یاسا جێبەجێکە و ئەسڵەن دەبوو یاسا و چاودێریکردن بۆ شەر دەسەڵات هەمیشە چرتر و قورستر بێ بەڵام بەداخەوە یاسا ئێستا لەسەر لاواز و لەسەر ئەوانەی بێدەسەڵاتن جێبەجێ دەکرێت وەکو کۆمەڵی ئیسلامی ئەم ڕووداوە پێمان وایە کاریگەری لەسەر پەیوەندی سیاسیەکانیش دەبێت و بەتایبەتی پەیوەندی سیاسی هێزەکانی بەشدار لەم پەرلەمانە کە ئەمڕۆکە ئێمە ئەو هەموو فراکسیۆنانە فراکسیۆنی یەکێتی فراکسیۆنی گۆڕان فراکسیۆنی نەوەی نوێ فراکسیۆنی یەکگرتو و فراکسیۆنی حزبی شوعی و ئەو سێ برایەکەمان کاک مەم و کاک دیاری و کاک سیروان ئەوانە بەڕاستی یعنی هەموو هەڵوێستێکیان هەبووە بەداخەوە دەبوو بەڕاستی جویان لێ بژیرێ ینی 55 کورسی دەکا یعنی بەداخەوە نادیدە جیران و حسابێن بۆ نەکرا لە کۆتاییدا من بە کورتی عەرزتان کەم ئەم کێشانە سەر چییە هەر بە کورتی بە سادەیی کێشەکە لەسەر ئەوەیە کەمینەیەک تاقمێک لەم کوردستانە هێندێک جار دوو تاقم دوو کەمینە دەستیان گرتووە بەسەر هەموو جمگە و کایە سەرچیەکانی ئەم هەرێمی کوردستانە بڕیاری سیاسی بەدەست ئەوانە سامان و سەرۆتی ئەم وڵاتە بەدەست ئەوانە و دابەشیان کردووە بڕیاری کارژێری بەدەست ئەوانە بڕیاری فەرم و بڕیار بۆ بڕیاردان بۆ پەرلەمان و داخستنی پەرلەمان و پەخستنی و جوێنەدان بە هەموو فراکسیۆنانە بەدەست ئەوانە ئینجا ستەم و زوڵم ئەوان دەیکەن گەندەڵی ئەوان دەیکەن دزی ئەوان دەیکەن خراپەکاری ئەم وڵاتێکا کە تا ئێستا لە 91ەوە ئێمە ئازادی 92 حکومەتمانێ تا ئێستا نەماتوانین ببین بە شتێک وڵاتی کرواتیا لەگەڵ ئێمە ساڵی 91 یانی سەربەخۆ بۆ ئێستا بۆ تەماشای کرواتیان کە لەکوێ دەژی ئێمە لە بەرامبەرەوەدا گوتمانەکا کە دزی مەکەن گەندەڵی مەکەن ستەم مەکەن یاساشکێنی مەکەن دڵێن نابێ بڵێن نابێ ئەوانەش بڵێن کێشەکە لەسەر ئەوەیە کاکە بەو خوای ئەم سەرا لەو لاشەی جا بکردی هەمومان ئەم قسانە هەر دەکەین